وەختتان وەخێر ئەو دیبەیتەی ئەمشەو بە ئارامی و بە شوێنەیی و بەهێدی گەرەکێسی خاتراتە گوزەشتەیە دیبەیتەکانە ئاخێستان وە بیر بێرێتەوە. ئەزانم کە لە بیرتان نامێنێتەوە و ماس نییە بەدەمتان و دیار بێ و ئەزانم کە بێجگە لە ڕووڕەشی و بێجگە لە پڕڕووی حەچێکی ترتان بۆ نامێنێتەوە. ڕووی دەمم لە کێ بوو لەوانە بوو وا ئەم فەزای عمومیانە دروست کردگە بە ڕووناکبیر و نخبە و نخاڵە و بە ئەندامانە حیزب فاسدە خائن و بە میدیاگە لە حەلیم و کوردستان و میدیاگە لە ژێرە دەسە سەپاهە پاسداران بە ملەتە هەمیشە دەرسەحنەیە قەحرەمانە بەدەسە سەپاهە پاسداران با من ڕۆژمێرێک وە بیرتان بێرمۆ لە ڕۆژانە ڕابردوویە گوزەشتە. بەر لەوە لە ساعەتە 23 شەبەکەی خەبەرە ئێرانە تەساویرێک مەخابرە ئەکرێت لە دەستە ئەو تەساویرانەی وا ئێوە فکرتانە کرد لە دەستە تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامی دەرچووگە لە شەبەکەی سەراسەریە مەم کۆڵانە بە پەنجە و ناسەر ڕەزازی بڵاو ئەکاتەوە. ئەحیانەن لە دەستیان دەرچووگە بڕێک تەساویر بڵاو ئەکەنەوە. ئەحیانەن مدیرە مەدرسەیەک لە مەهابادا لە ناوە کەنیشکە 14-15 ساڵەی تازە بناغی مەمکدانیاگا هەڵپەڕکە ئەکا لە دەستیان دەرچووگە. ئەحیانەن لە ناوە خیابانە قیژە قیشکردن و ڕووسەری فڕەدان لە دەستیان دەرچووگە. چوارشەمەهای چەرمەگ و دەست دەڵە بێدایک و باوکیکی فاسد بە ناوە مەعسومەی عالی نژاد لە دەستیان دەرچووگە. نە ئەم مەملەکەتە ئینسانە با شەرافەتە ساحێ و قەراعەتە لە مەئواویە تەفەکر و بیر و وجدانیشە ماگە و واتیایە نام جامعە واتیایە و تەولیدی ئەکا بۆیە پێی بەر ئەخوات وجدانە عمومیشی هەز مردمە ئینقلابیە نا مردمە ئارمانخواهە نا مردمێکە کە لە ناوە ئەم شتە ئەوای گرتگە یا دین یا ئارمان یا باوەڕ یا ئەرزشەکانی یا پرینسیپەکانی. بۆیە لە ئیسلامیتان و بەڕیشە بڵاوە خوارکریاگەکانتان و دەرپێ کورتەکانتان و لە خۆی بێمەواتر بێسەر و بنتر درۆزنتر نامسڵمانتر خوێڕیتر شەهوەتیتر بێبنەماتر نەبوو تا سێکولارە شیک نەماتان وا لە پشتە حقوق و ماف مرۆڤ و جەهانە ئازاد و ئوروپا و ئەمریکا خۆی کۆ کردو. و بیرتان تێ بە هەموو دەسێک و گەلە کۆمەتان کردبوو لە یەکتر تا لە فەسادێکا کە تابینە قاقاتەیە غەرقن لە عەدەم شەهامەتێکا لە ڕووبوونەوە تەکە خۆتانە لە ناوە ئەم گشتە تەناقوزەکە لە ناوە خۆتانە حەملی ئەکەن بڕۆنە ڕێوە لە پشتە ئەدەبیاتە چاپلوسانەیە درۆزنانەیە خەسیاگە مولتەمسانەیە پڕ لە ڕیای درۆی بێسەوادانی بۆ گەن خۆتان قایم کردبوو. جایسە من لە توو لە حیزبە دموکراتی ئەپرسم وا بە پەرچەمەکەی قاسملووی و ئەڕواتە بەرە ئەورەتەکانە مەریەمە نەمازی لە شارە لەندەنە ئەڕواتە بەرە کەنیشکە خۆڕ و تۆکەرەکانە ناو خیابانە بە پەرچەمەکەی قاسملووتی نایژی تەوهین ئەکرێ لەگرا پێی وەلێ شەبەکەی 23 جمهوری ئیسلامی ئەورەت نەمایی ئەکا ئەویش لە ژنە ئێرانی فقط گۆی مەمکەکانیان ئەشارێتە و قسە ڕووتەکانیان بڵاوەکات و لە دەستیان دەرچووگە. ئەحیانەن لە دەستیان دەرچووگە ئەمە کارە ملەتە قارەمانە مەمکووە دەرۆخەرە قنوە دەرۆخەرە. بۆ بەم ئەدەبیاتە پێتێژم تا بفەهمی چەنێ سەخیفی ئێوە هەرچی مەقولەس و بازی گرتکتانەوە ئەگەر ئەمە کارە حاکمیەت نەبێت ئێوە ئەو کوڕە نەون بە خۆتان و فعالین جامعەیە حوزەیە مەدەنیتان تا تەمامیەتە ئینقیاد بێڵنەوە و لە مەوقعیەت دەرچوون و لە ئەو جزلالەت و بێکەرامەتی و بێمەوایی و بێمەعنایی خۆتانە جامعەیە دروستکەن پڕ لە درۆ ئینسان گەلێ دروستکەن پڕ لە درۆ ئینسان گەلێکی کەرەستە وا دیگەران وەکو کەرەستە بەکاردێنن.
ئەمە بەرنامەیە 23 مندام نیاگە لە پەیجەکەما بڕۆن تەماشایکەن تەساویری بوێنن من دەنگەکەی فقط بڵاو ئەەکەمەوە لە ژێرە ئەم دیبەیتە هەست ئەمە تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامیە تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامی وا وەختە خۆی کاورا ئەیود ئابجۆیەکەم پێ بدە لە ناوە باڕێکا ئەیود تەرجمەی ئەکردو بە لیموناد لە زوانە فارسیە ئیستە ژنە ڕوتە فارس نیشان ئەدا لە ناوە تەلەڤیزیۆنەکەیە ئەخبارەکانیش ئەکۆزێتۆ ئێعترازاتە خارجەز کەشوەر گشتی ئەکۆزێتۆ ئەمە تەلەڤیزیۆنە جمهوری ئیسلامیە ها BBC وۆیس ئەف ئامریکانیە لە ئێران ئینتەرنەشنال خاستر خەریکە پوششیەدا گوێ بگرن لە 23 پس از درگذشت مرحوم مهسا امینی تجمعات مختلفی با انگیزه‌های متفاوت در ایران و جهان برگزار شده. آزادی برهنگی برای زن ایرانی خواسته بخشی از این تجمعات بوده. زن زندگی آزادی شهر برلین آلمان تجمع دفاع از حقوق زنی کشورهای اروپایی داره در میانه میدان زنی برهنه می شود و مورد تشویق قرار می گیرد. در حاشیه این خبرنگار اینترنشنال می گوید این مطالبه زنان ایران است. مردم ایران به دنبال استیفای اون هستند. اینجا هم در لندن زنی برهنه می شود و می گوید ما صدای زنان ایران هستیم. در آمستردام هلند زنی اوریان شده که در ایران ناماشناست. به این بدن نگاه کنید. نگاه کنید شما توی این بدن به وجود اومدید. شما از این پستانها شیر نوشیدید. شما از این پستانها شیر نوشیدید دوودانە مەمکی قوتۆ کردگەسۆ ئنگاری کەشف جەدیدێکی کردگە بزانن من لە ساحەی عمومیە بابەتە ئەم بێنزاکەتیە کە ئەیکەم فقط گەرەکمە بزانی چەنی قێزەونی کاورای توولە حیزبی کاورای فاسد واچوویتە ژیرە پەرچەمە فاسدێکی ئاوا بۆ محتەوای بێمحتەوای حاکمیەت خەریکی ئیدامە ئەدەی بە ئەبەدیەتە دەوڵەتە ئێرانی لە خەسیاگیە خۆتا دانەیە دڵیان هاورگە خۆی ڕوتۆ ئەکاتۆ ئەژێ شما ئەز ئین بە ئین بەدەن نگاح کنید یعنی و شتێ بەدەنە ژنانە شتە فرە عەجیب و غەریبێ کە پێ ئاوتۆخێنێ شما ئەز ئین بەدەن بە وجود ئامەدید شما از این پستانها شیر نوشیدید و نەیبوو یاوە پاچ بوو شیر مەکیدیم یا شیر نوشیدیم کاورای بێسەواد کورە ئەمانە زوانە فارسی دایکیشیان نازانن قسە بکەن ئەوەنە سەتحی هاڕیا بووگەن دەی ئەمە وەسە ئەمەی کە پیاگی هەڵسێ بڕواتە سەر ئەو ئستەیجە ئاخر تۆ ئەگەر لە کرماشانە ئەو ساکارەواتە بکردایە دەڵت ڕیاک دانەیە کوڕە جوک پەیا ئەو هاتە سەر و ئەویش کەمەربەنەکەیەکی شاخ خوار ئەیود بە ئین نگاح کن تۆ ئەز ئین ئوفتادی ما نمیزاریم بەدەن ڕۆ کۆنترۆل بکن یانی چی بکەین سۆ هاوەڕووتی گشتمان بڕۆین دەرەوە خیابان ئیستە منیش بێژم تونکە و شەواڵ و کەمەربەن بەری پێم گر کە بیخەمە دەرەوە ئاخە خجاڵت ناکێشن داناوەشێن تۆ بەمە ئینقلابەکەی ئینقلابە مەمەئیە واژەنی ئینقلابە ژنان ئەمەسە محتەوای ئینقلابەکەتان دەی خۆ 5 ساڵە من ئێژم ئێوە بەگرا ئەگەن نەموت نەمودەمە کارە خۆدە حاکمیەتە ڕووسەریەکانتان فڕەدن و پرچەکانمان بەربابین و وەکو ئەنتەر خۆتەکەیت و پەنەڕێی قژە ئەتاشی مبارزەی جەدیدە کەشف کردگە مبارزە دەرمقابڵە چی خەریکی ئەەکەی ئەزانی ئێوە گوزارش لە کێ ئەدەن ئێوە گوزارش لە مردمێک ئەدەن وا حیجە ڕەوایەتێکی گەورەی بۆ نەماگەسەوە باوەڕی و حەجی نییە هیچ مەوایەکی نییە چوو زڵفان و دەست شەماڵەی واوە بە شەروەیلانن و ڕووی دنیاوە جسمێکی گۆشتنی بێ باوەڕی بێ بونیادن کاورای توولە حیزبی بە 70 ساڵ عمر تۆ خجاڵەتە نەکێشە دانەیە ژن خۆی ڕوو تۆ کردگەسە و ئەورەت نەمای ئێکا ناوی خیابانە تۆ بەمە ئێژی مبارزە لە بەرچاوە ژن و خۆیشکەکە تا ئێمە تونکەمان دەر بە هاوردایە چی بەدڵت و
ئەمە مبارزە بوو بەمە ئێژی مبارزە بەمە لە دەسە ئینقیاد دەرتەی ژن ژیان ئازادی فاسد و کوڕە فاسد بە شوعارە سێکسیستی تۆ دێ ئەمە کارە حاکمیەت بوو تۆ فکر ئەەکەی ئێمە وەختە خۆی دانش هەموو زوینگەرەکمان و کلاس تەعتیل بکەین تازە نظام جدیدە ئاموزشی هاتوو وەکو دانشگا لە دەبیرستانە 40 نەفەر مناڵوین لە ئاخر و هەر 5 دانە خائینمان تیا پەیە ئەو ئەگەڕیاوە سەر مێزە کلاسەکەی چۆنە ئیستە مناڵە مەدرسەیە بۆ فڕە ئەدەنە دەرەوە گشتیشیان ئیجماعیان هەسو ئیجتیماعەکەن و کرک هەواڵاکەناوە وا ئەوانەتانە لە پشتت دەموچاوە خەسیاگە هاڕیاگە تو لە حیزبی گەل دوێ کە دانشگای شەریف نخبەگان و مردمە ئێران ئەزانی چیان چی شوعاریانەدا نە ئینڤەری نە ئونڤەری فڵان وە فڵانە ڕەهبەری ئاوجە ڕادیکالیزم ئەزانی بۆ وایە پێهاتکە ئەزانی بۆ کاورە جمێنە دایتر بە حەواڵەکردنە ئاڵەتە تەناسڵی چون هیچ بنەمایەکی نەماگەوەێ تا بینە قاقا هاڕیاگە تا بینە قاقا فشاری باتکە دانشجویانە سەنعەتیە شەریف بابە و دایکەکانیان احتماڵە ئوستاد دانشگان ئەحیانەن فەرهەنگین جزء تەبەقەی متەوەسەتن پزیشک و جەڕاحن بۆیە نەفەراتە ئەوەڵ و کنکورە ئێران وگن لە دانشگای شەنعەت سەنعەتیە شەریفە توپ تانک نەفەر بەرگشتی و فڵانە ڕەهبەر نە ئینوەری نە ئانوەری فڵان و فڵانە ڕەهبەری ئەمە نەسڵە جۆکەرەوا لە بیرتانە وەختی باسە ئارتورم بۆتان کرد ئەمە نەسڵ ئەوەسە نەسڵ ئەوەسە وای وەک گشتتان دەستاندا دەسی یەکتری بە فەسادتان تا ڕەوایەت بۆ ئەم مردمە نەیاڵن بە دروزنیتان بە بێشەرەفیتان بە هەماهەنگیە تەکە فەسادتان ئینسانێکتان دروست کردگە ئیسە تۆ فکرەکەی مەمگڕ و تۆکەرە واژەن دەرخەر بۆ تۆ ئازادی تێری پێتانم نەوت بچووکتانەکەن و پێتانم نەوت سەخیفتان ئەکەن تەنمەدەنە سەخافەت بڕۆن فیلمەکەی ئەسپتورین وا بۆ لاهورە شێخ جەنگی وتم هەرچی یەکەم بۆ لاهور گوت هاتە دی بۆ ئێوەی شتێتە دی بڕۆنەوە گوێ بدەن حاکمیەتی کە مردمانی سەخیف ئەکات تا کەرەستەی دەستیان بێ وەکو حکوومەتە حەلیم و مەسعود و جەلال وەکو عەلیە خامنەئی و نظامە سوڵتە لە دڵە مردمە سەخیفە هیچ ئەزەمەتێ نایتە دەرەوە مردمانە سەخیف هیچ کارە گەورەی ناتوانن بکەن نە ئەتوانن کۆمەلگای دەوڵەمەند دروستکەن نە ئەتوانن کۆمەلگای قودرەتمەند دروستکەن نە ئەتوانن جامعەیە بەتەوێکیان بوێ نە ئەتوانن ژیانە خانەوادگێکی دروستیان بوێ نە تەوانە خۆشگەرەکبوونی یەکتریان گەرەکە هیچێکیان لێ نایتە دەرەوە نەمایشن نەمایش شانۆگەرین شانۆی درۆ شانۆی نفاق بدون خلاقیەت وا لە وەسەتە جەمعا بۆ منافعە سەخیفی قڕ لێ ئەدا و قژی ئەتاشی و فکر ناکاتەوە خۆی بۆ ئەکاتە پەن خۆی بۆ ئەکاتە پەنە دنیا خۆی بۆ ئەکاتە عیبرەتە دنیا تۆ لە لەحزەیەک بە ئینقیاد فکر نەکردگو تەواوە عمرت تەجاوزە پێکریاگە خود گرتگە بە تەجاوز گەلە کۆمەکەتان گرتی ئەزانی بۆم دیبەیتە مشەومە کردو ئەو فیلم 23 مەدانیا بۆ خاتری وەی 2 ڕۆژی تر چەپڵە لێ نەدەی بێژی باری کەڵا خۆمانمان ڕوتۆ کردو ڕوتیتیان کردو و عەلیە خامنەئی ڕوتیتی کردو ڕەوایەتە دەوڵەتە ئێرانی بوو تا تەبلیغ وە خۆت نێژی وەکو 57 و متەوەهمینە 57 ئینقلابتان کردگە بەڕۆ سەدا و سیمای جمهوری ئیسلامی مەمک و ناوگەڵ و گشتی خەریکە نیشانەدات جمهوری ئیسلامی ئەوسا دەسی تا ئەگرا ڕوت بوایە ئەی پۆشاند ئیستە ئەورەتە ئەم خانمانە و مەمکە قوتە ئەم خانمانە نیشانەدات ناوپایان نیشانەدا بڕۆن تەماشایکەن و بێت بێژن ئەمە قەهرەمانیە ئێمە وگە ئێمە نەسڵ ئایفۆنین دنیامان چاو پێکەوتگە
نسڵە فۆرجین تەماشاکەینی تر ناڕۆی نەژیرە بار تۆ ناڕۆیتە ژیرە بار تۆ وایتە ژیرە هەرچی بارە ئەخوە کاورەی کەماشانی وتیان باوکە وا لە قەیدە حیاتە وتی تەفەڕۆ نەوا لە قەیدە زندگی نەوا لە قەیدە ژن و مناڵ نەوا لە قەیدە کەس و کار نەوا لە قەیدە فڵانە کورە نێ لە قەیدە هیچە تۆ وایتە قەیدە ئازادیە تۆ کەرامەتیشت هەز یارانە خێزە کوردەوارە سەربەخۆ لە ئەستبدادە بلاحەتە توودە نەترسنها ئەمە توودەی دەستکردە دەوڵەتە ئێرانیە ها مەحسوولە ئینستەگرام و ئەحزابە بەرساختە و شەبەکەگەلە ماهوارەیین ها ئەمە تەوەهمە ئەمە ماترێکسە بیشکێنن ها بە ئەم مەردمە بە هیچ گوێ ناگەین ناتوانین لە ناویشیانە 2 سەعات زندگیکەین نە پیاوەتیان لێتێ نە ئینسانیەتیان لێتێ نە سەداقەتیان هەز نە عشقیان هەز ڕۆژگار دڵتەنگێکە ناتوانی بۆ کەنیشکەکەت چووپەیاکەی ناتوانی بۆ کوڕەکەت جن بدۆزیتەوە لەناو ئەم جامعە زندگیکردن جەهەنەمە عەزابە لەناو وها ئینسانگەلێکا زندگیکردن عەزابە لە گەلە کۆمەی بلاحەت توودە نەترسن شامی ئەلەکی و هەنی ئەلەکی مەدەنە بنە باڵە خەڵکی با لە تەوەخم بێتە دەرۆ با تەکانێ با لە خۆی با فکر نەکاوەکو 57 ئینقلابی کردگە چون فرە شۆڕش گێڕوگە ئەحیانەن مەمکی قوتە و کردگە داگێسیە دەرۆ پەیکە شەراوی خوارگە ئیستە تو لە حیزبیە خوێڕیەکانە بەچە قاسملوو بەچە قازی محەمەوە سەبارەت بە نەئینوەری نەئونوەری فڵان وە فڵان ڕەهبەری چیان هەست بێژنی بێتەربێتانە هەست فرە بێتەربێتانە هەست ئەدەبیان نییە نخبەگانە ئێرانی لە دانشگای شەریفە ئیستا چی عەبەی موحتەدی و مەچەی هجی تێن بڵاویەکەنەوە ئەوانیش تکراریەکەنەوە ئەمە مەگەر ئەو نەسڵە نییە ئێوە لەناوە سەخافەت و درۆزنی و بێبەر و دوایی و خوێڕی گەری خۆتان پەروەردەتان کرد نەموتمێژن ژنجیان ئازادی نەیژن فاسدینە تاو بێژێ مەردمەی هەن ئابادی ئەخە کاورای خوێڕی دانشگای ئازادە تاران کەنیشکەکە ئێژێ مەردمەی هەن ئابادی کوڕەکە ئێژێ زەن زندگی ئازادی تۆ بەمە گەرەکتە بە مەقامە واڵای ئینسانی بگەی ئازادی ئەفەهمی یانیشی تەجروبەکردنی ئەفەهمی یانیشی تەمامیەت و قدرەت خۆت ئەدەستگرتن ئەزانی یانی چی ئەها ئێمە تەنیا دەنگی بووین فەزای فاسدە درۆزنانە ئێوەمان شێوان ئیستا حاڵتان خراوەوێ وانە ئەوجی ئینقلابە گشتان پەروەندەکانتان بەسکەس و بڕۆن و ڕۆتۆبوون و نەناوە شەهیادا پەڕنەکۆڵی یەکتری دەی بڕۆن دوو دەفعەی تریش بیکەن حەزی ئەکرد ئەو لەنگە داتە سەر و نێتە خوار و تا 4 ساڵەتر دابزانم بەعدەن چیەکەی زانی دەردە تۆ شیە دەردە تۆ تاک و تەنیا بوونە دەردە تۆ نەبوون باوەڕە نەبوون مەوایکی ڕۆحیەتیا بەحەسی تۆ دەردە تۆ بێڕەوایەتیە دەردە تۆ بێشەهامەتیە هیچتان قسەتان بۆ یەکتری نییە گشتان بۆ یەکتری درۆ ئەکەن گشتتان کڵاو بەردارن گشتتان درۆزنن یەک عمر لە ناوە درۆ زندگیتان کرد بە مسلمانە دینیتانەوە تا مەسیحی و یەهودی و ئەرمەنیتانەوە تا ئەتەیستە تێ هەڵ دریاگە خۆشی کە کەرە ئەسلم و دڕدان گشتان درۆزنن ئەو وەنە باوەڕتان نییە بۆیە ئەگەڕین نەمادەکان لە خۆتانەدەن تەوبەی فاحشەیە ڕەقسەندە ڕەقسە تەوبەیە دانێ جندەی ئیتالیایی ستریپتیزەر ئەڕەقسی و ڕۆتۆ ئەوە لێمدا تەوبەی کرد چووە واتیکان بووە ڕاهبە وەختێ بوو بە ڕاهبە باز دیسان لیباسی لەبەر ئەکرد و ئەڕەقسی ئەو هەر ڕەقاس بوو چی دەری بێرێ و ڕووتی کاتۆ چی بیپۆشێ هەر ئەڕەقسێ تەوبەی فاحشەی ڕەقاس ڕەقسە تەوبەیە
ئێمە نایڵین ئێوە ئەم فەزا بەسەر ئێمە حاکمکەن، ئێمە نایڵین ئەم کوردیەتە بکوژن، ئێمە نایڵین لەم گەلە کۆمی بەلا هەتە وا بکەن و بیرتان هاتۆ وەختی هەڵتانە خست بە دیارە مەم کۆڵانە بە پەنجە وا لە شەبەکەی سەراسەری ئێران پەخشیانە کردو. یا چوارشەمبەکانە چەرمێک یا پڕچ و قژ هاڕین و ئەدەرخستن، ئەمیشە گوزەرێت و خۆشحاڵین لەم سەر و بەندە ئێمە بووین وەکو 57 نەکرد دەنگە ئێمە بۆ ئارشیڤ ئەمێنێتەوە و نایەڵین بەلا هەتە خۆتان بدەن بەسرە حەقیقەتە. یەک دەنگە حەقیقی تەمامیەتە فەسادتان لە بینەوات. دابێنیستە تەفسیریکەن خوێڕیەکانە تو لە حیزبیە کوردباز وا کارتان بگەسۆ خۆڕ و تۆکردنە ناوە خیابان فاحەشە زادەگان نەسڵە جەدید. خەجاڵەتتان نەکێشە بەوە پێژن مبارەزاتە بەدەن، هەڵگرتنە قەید و بەند لە بەدەن میشل فۆکۆی بەخت ئەم شتەی فێرە ئێوە کرد. 2000 شتی تریشی وتگە وا ئینقیادە وەکو نەزمە پادگانیە دەوڵەت، وەکو نەزمە پادگانیە سەرکار، نەزمە پادگانیە ناو دەبستان، بیمارستان، تیمارستان، زندان. چۆنە ئێوە ئەو جێگانە ناپێکن؟ فقط بەڵاون خۆتان ڕووتۆکەن و واژەن دەرخەن ئەنگار کەشفە مهمێکتان کردگە. خەجاڵەتتان نەکێشە دەوە جمهوری ئیسلامی بڵاوتانی کردو. مەم کە تۆ بنیان جمهوری ئیسلامی هاوردە لەرزە، مؤسسات و دەوڵەت و ئینحسارە پوڵ و قانونی هاوردە لەرزە، قەشرە، ڕاندخوەرە، قڕۆخکەرە بازار و تەوزیعاتی هاوردە لەرزە جێتێڵێ بۆ تۆ مەمکەکانە خستە دەر ئەو تۆقی جێی هاورد. جمهوری ئیسلامی لە بین چوو، جمهوری ئیسلامی لە بینە چێت بڕۆ ڕۆڵە گیان. من 5 ساڵی پێش پێتم وت ئەتکەنە پاتایە ورد و درستان بە کوڕتان و ئەو نەشیمەیل جا چون ڕقابەت ئەڕواتە سەرۆ قیمەتە ماتەحتتان $100 نییە ئەوێت و $2. مەگەر شتێکی تر هەست بێژگە لە واژەن بیفرۆشی. کاورای کارنۆڤاڵ بازە بووم گەرد بازە جەشنە نۆرۆزکەرە ئەکسژن لە پشتۆ خەرە وەقنە خلیسکیاب ئینقلابە ژنانە کەر. ئەم ئینقلابە تۆ محتەوایە هەست. ئەتان وێنم وەختی خۆتان لە ناوە خیابان هەڕاجەکەن بۆ $2. ئەتان وێنم ماس نییە خۆ بەدەمتان و دیاروێ. ئیستا ئینقلابە کردگە بە کامە زەحمەت تۆ کورە ئێوە تا دوێکە هاتوچۆی جمهوری ئیسلامیتانە کرد تو لە پازدارون بەچکە حیزبیون خوێڕیون ئیمڕۆوە دەرکەوتگن لە پەسە فەرمانە عەلیە خامنەئی و بەیتە ڕەهبەری و سپاهە پازداران و ئیسلاح تەڵەبینە. من تەمامە عمرم ئینقلابی بووگم ڕۆڵە، تەمامە عمرم وەختی ئێوە خەریکە فەساد بوون من بەحسم لە کەلەمەی ئینقلابە کرد. و ئیستا تۆ هاتکی درزە مەم کە دەرەخەی ئێژی ئینقلابە. مەسئلەی ئینقلاب مەسئلەی تەسەڕف و قودرەتە سیاسیە. بۆیە ئێشێ بە زوانێکی ئەرێنی پاک بێگەرد و بە ئەلفاظە سەریحە بێواسەتە باسی بکرێت. ئەو زوانەیستە من بەرامبەر بە تۆ بەکاریەوە. ئەها من ئەزانم تۆ قارەمان نیت، وجدانە نییە، باوەڕە نییە، ڕەوایەتە نییە. من ئەزانم کەرامەتە نییە، سەخیف کردیایت. دەوڵەتە ئێران و حکوومەتە حەلیم و ئامریکا سەخیفتیان کرد، هوشیان کردی تۆ وتیان فرە ژیری خۆتۆ ڕوو تۆ ئەەکەی تۆ
ئسلاوی ژیژک تێ پێتێژێ نەتوو بگیت و قەح بە وا ڕۆحی نەماگە حەچێکە پێوە نەماگە هیچ زەحمەتێکی نەکێشاگەم 2 کونتە لە خۆتا دروست کردگە خوا پێیداگی مەی شارەوە تۆ هیچ زەحمەتێکە بۆ شخصیەتە خۆت نەکردگە تۆ شخصیەتە نییە بۆیە ڕۆک پێتێژم لە دڵت و ئازادی نایتە دەرەوە لە دڵت و جامعی سەروەر نایتە دەرەوە تو ناتوانیت کەشوەرە سەروەتمەند دروستکەی چون سەخیفی ئینسانە سەخیف کارە گەورە ناتوانێ بکە ناتوانێ بیکە ڕیسکە گەورە ناتوانێ بکە تۆ ئەها وەختی پێتانەمە و دانەی ئامریکایی لە ئامریکا هەڵەسی ئەڕوا ئەفغانستان ئەکێڵێ فکرەکەی دایکی فاحەشەوگە نەنە جورئەتی گەرەکە لە پشتا هەواپەمای F-35 دانیشی دەست بنیت و دوکمەیەکە 2000 نەفرکەیتە پودر جورئەتی گەرەکە جندە و فاحەشە مناڵەوە داناخە بابزانی لەو پەڕە دنیا بێت بڕۆ ئەفغانستان و توورە بۆرە بکێڵێ لە دڵە تۆ عەزەمەت نایتە دەرەوە بابزانی مشتە چاپلوسە هەڕافە متەوەهم تا هەموو بارزاتیان بووگەسۆ ئەمە ژەنجیان ئازادی مردمەی هەن ئابادی نسڵە جەدیدێکیش کە پەروەردەیان کردگە لە پشت ئەم خەمزە و ئەدەب و خەمزە و شیکبوون و ڕەوانشناسیە نسڵێکی بێبونیاد بێڕەوایەت لە دایک و باوکەکانیان فاسدتر و لە هەر کوێ فشاری بۆ تێجمێنەدا نە ئینوەری نە ئونوەری فڵان و فڵانە ڕاهبەری تام تووب نەفەربەر گشتی وەقنە ڕاهبەر ئەوە شعارە نەسڵە جەدیدە من خەجاڵەتم کێشا بێژمی وەلی ئەمە نخبەکانە ئێران لە دانشگاه سەنعەتی شەریف ئاوریار مەهر سابق کەمبریجیان ئەکسفۆردە ئێران ئەم قسانیانە کردگە لە خانەوادەهای تەبەقەی متەوەسەتە مەکوشمەرگمای باکلاس وا باوکیان مهندس و دایکیان ئوستاد دانشگاس بێژمی شعارەکەی تریان بێژم چیان وتکە بعد تۆ گەرەکتە ئەمە بوو تۆ نسڵ دەهەی هەشتادیها فەرق میکنن نسڵ دەهەی هەشتادیها محصول تۆی فاسدە بێعەقڵە نادروسە بێجورئەتە بێشەهامەتن کوڕەتۆن لە تۆ خوێڕیترن مەگەر ئێمە لە خیابانە متعەینیان کەین ئەمە ئینقلاب نییە با پێیتان بێژم نەینە خیابانەوە بە یەکتری تەبریک بێژن و ئینقلابمان کردگە و فرە ژیرین و فرە مهموین هەچێنەوەن ئەمە کارە خودە حاکمیەتە یا لە مؤسساتە حاکمیەت عبورەکەن لە تەمامە نەهادگە لە بەرساختەی ئەم ئینقیادە عبورەکەن و تەمرینە ئازادی ئەکەن و ئازادی ئەهێڵنەوە و مەسئولیەت ئەگرن و قەستەتان تیا ئیجاد ئەوێت و لەناو ئەم غاخا و غفڵەت و لەناو ئەم حەیوانیەتە تێنە دەرەوە یا من نایڵە من فەزای درۆ بەسەرم جەهانە حاکمکەن نایڵم حاڵتان خاسوێت نایڵم لە ئەوجە بلاهەت و سەخافەت و وجودا نەمایشە ئینسانیەت بدەن نایڵم سەرزەمینم کاول بوێ تا من دەست بێرم و دڵا بێژم ئەها فاحەشە بوون ئەو اتفاقە ناکەفێ نایڵم 2000 پێلەقەتان پێ بکێشم دروستانەکەمە تا خەمە سەر مەسیرە دروست متوەجە بوون ئەمە لە بەرامبەر ئێمە ویسیاگە وا حکوومەتە حەلیم ئەیوزە لە حیزەکەی دەوڵەتە ئێران مردمێکی دروست کردگە لە هەرچی مردمە سەخیفتر لە مردمەکەی تۆ سەخیفتر مردمەکەی تۆ لەوان سەخیفتر دەی لە دڵاو دڵ ئەمانە قارەمانێتی تێتە دەرەوە عەزەمەت تێتە دەرەوە گەورەی تێتە دەرەوە یەک تەرانەی دروست تێتە دەرەوە خۆشەویستیەکی دروست حساوی تێتە دەرەوە فاسیدینە دەرنەتیجە فەزا پڕە لە ناو تەساویرە ئاوا ئێستا ئەزانی بۆچی لە مەسعودە بهنوو تا عەلیە کەریمی لە کەتایون ڕیاحی تا ئەو خوێڕیەکەی تر تا حامدە ئیسماعیلیون فاسد گشتیان دەستیان نیاگەسەناوە دەست یەکتری تەبریک و یەکتریژن ئینقلابمان کردگە ئینقلابە کردگە ئەگەر عەلیە خامنەی و دەوڵەتە ئێرانی نێڵی تۆ ئەو کوڕەهەی ئینقلابکەی تۆ ئەو کوڕەهەی بەترازی ئێستا متەوەجێ بووی گشتی هدایەت شدە بوو
شعارەکانە ناوە خیابانیش فکرەکەی وە چیقەچیقە 50,000 نەفەر خوێڕی ئەتوانی واقعیت بگۆڕی چون مەتروبات دنیای ئەمڕۆز دنیای ئەمڕۆ لە تۆ خوێڕیترە تۆی خوێڕی دروست کردە تۆ مەحسوبە سینەمای هالیوود و ڕێئالیتی شەوەکانە ماهوارەیی و سریاڵەکانە تەلەڤیزیۆنی سەکسز و زەلەقەیت لە دڵ تۆ گەورەی تێتە دەرەوە و ئەزەمەت تێتە دەرەوە تۆ ئینجما دەکردگە لە ناوە تەبەقی سەخیف و سەخافەت خۆتا ئەمە و جامعسە بسیار خەتەرناکە دنیای خەیلە کەسیفێکە خەیلێ دنیای کەسیفێکە بەشەر لەمە تەنیاتر و هاڕیاکتر و کاولتر و بێمەواتر پەیدا نەئەبوو لە توو لە تاریخە کە ئێمە گەل هەین لذا ئەم دەنگە کپە و ناکرێت و ئەمە تەنیا دەنگ واقعی ئەم سەرزەمینەسە و ئاخری ڕۆژی هەرتیتە سوراغی و ئاخری شەکەت بووی فاحەشێگیەکانە دنیا و کرد خانە پێوە نەما ئیجا وەکو تفەنگە خان بڕیاک یا ئەتەقی تۆ یا کوڵەکەفە ئەخەفێت بای عەدەیت و دروستیکەی ئەوە حاڵ و حەکایەتە جەریانە ئەم ئینقلاب بازی ئەمانەسە ئەمە ئاخێزە کوردانە ئێمە ئەیکەین و ئاخێزە کوردان تەمامیەتە قودرەت تێرێت و بەڕەواویەتە کوردە ئینسانە سەروەرە مخیەر ئازاد نایەڵین هەر کەسافەتێکی حاکمیەت بناو ئینقلاب بفرۆشنەوە مردم و ئێوە یەموش نەمایشی قرتیە فاسدن وا ئەکسەریەتە مردمان ئەم سەرزەمینە ئێمە کە سکووتیان کردگە ئێوە دەمەوەرگە لە فاحەشەی حاکمیەتی ئەنوارن وا سازماندەهی کریاگەن لە کۆمیتەی ئەمدادا و بنیادە ئیمام خومینیا و کۆمەڵا و دموکراتا و پارتیا و یەکێتیا و ئێوە ڕاندخاران و جیرەخاران و مزوران ئەم دەوڵەتەنە وا چیقەچیقەکانتان و دەنگەکانتان دیارە لەم لاو لەولاوە ئێمە نایەڵێن ئێوە ئەکسەریەتە خامۆشە ئێمە وەختێ شعار خەنە گەلویانە و ژن زندگی ئازادی بخەنە گەلویانە جەهانگیر منم ئاڵم ڕەها کرد لە زەنجیر منم ئەوە شعارە ئینقلابی ئینسانە کوردە ئەسرە ئاخێزیانە و ئاخێزە کوردەوارە پس ئەم دیبەیتە بە تۆ وتی تازە گەمەکە دەسی پێکرد تەبریکات نەوێنم و یەکتری بێژن ها چاوتان دەردیرم نوێنم گەلەکەوە کۆمە بکەن بێژن ئینقلابمان کرد خۆمان ڕوتۆ کردەوە چون فاحەشێگیەکەی بەعدتان ئەوێنم ئینگلیسی وتیان مۆرنینگ ئەفترەکەتان ئەوێنم ها بۆ ئەوانەی وە لەناوە فەزای ئەم ئیلتیهاباتە ناگەهان پەردە لەسەر دەم و چاویان هەڵەگیرێت وردە وردە فێر ئەوەن واجبە کە دەستیان بگری و لەگەڵ خۆتا متعەینیان کەی ئەم ئینقلابە من ئەیکەم من دروستم کردگە یەک نەفەری بەرتان پێگرم بە تەمامی یارانە متعەین بوو کە قەستمەندە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئاخێزە کوردانە ئەمە کارە ئێمەس ئەمە ئینقلابە ئێمەس و نایەڵین بە ئەنتەریات و نەمایش منحرفی بکەن و سکوتی پێ بدەن با بزانن ئێوە گشتتان لە ناو دڵ فەساد و تەردید و درۆزنی و بێبونیادیە هاتبنە سەدەر و جنایەت فوتان لێکەین پاکتانەکەینەوە متوەجه بوون